من پێم وابێت لەبەرەوەی کە داوای گۆرانی قاس بە قاسپی کەویان کردووە و پرۆڤەشمان نەکردووە بەڵام دیسان هەر ئەتوانم باژۆ بەعرێ بیڵێم ئەگەروان بەدوم داهاتن مشکلە زۆر کەسا کەسێتەنە پێیان وا بوو لە سلێمانی تیپ مۆسیقای سلێمانی پێیان وا بوو کە لەوێ لێدراوە بەڵام کاک عارف شەرحیدا لە تاران تۆمار کرد ئێستا لەگە خۆتان و کاک عارف ئوستاد چیزێکی ئامادەگی داشته باشین با ناصر از همون کاسێتە سەرچاو بەڵام پێشتر لەبەرەوەی کە زۆر فاکساتوە بۆ گۆرانیەوە دڵیان نشکێنین من هەروە بەندێکی بچووک لەو گۆرانی ئاڵێم دەستیارە لەسەر داوای خۆت ئەرقاس بە قاسپی کەودێ کەو لە بناری بەرێت و قاس بە قاسپی کەودێ کەو لە بناری بەرێت و من هەر بانگ دەکەم لێو ئاڵێ ئەو پێم دڵێ دەرێت و من هەر بانگ دەکەم لێو ئاڵێ ئەو پێم دڵێ دەرێت و خۆ من کوێستانی لەندیم بێن کارگوڕێ واسان حاجی قەران یاغانیم گەورەی ئێری بڵباسان عاشقی چاوی لێو ئاڵم دەفێنم سۆک و ئاسان عاشقی باڵای لێو ئاڵم دەفێنم سوک و حاسان عارف زحمت کشا زارارۆ بزەنید زارا دەدەم دەم 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 دەدەم لا لا بله بله ئەرێ ئەو
شێوازی کاک محەممەدی ماملێ با لێرەدا جێگەی خۆەتی کە یادێکی لێ بکەین بە یادی کاک محەممەدی ماملێ ئەرێ باڵا بەرزی ئەی هەوار قەت باباریکی ئەرێ باڵا بەرزی نازەگیان قەت باباریکی وەڵا ئەستێرەی سیوەیل ئەی هەوار کەوتە تاریکی ئەخزارە ئۆزارە دیدەم زارە بیلەنگێنە سەیزادەی سەیزادەی کەماراشن بیلەرزێنە سەیزادەی سەیزادەی کەماراشن بیلەرزێنە کاک ناسر لەگەڵ هونەرمەندان بەتایبەت هونەرمەند عارف کە ئامادەکردن و دەباشکردنی ئەو مۆسیقانە ساڵی 81 شەوی بەر لەوە کە تۆمار کرد لەگەڵ کاک ناسری خۆشەویست لە ماڵی کاک برانی مفتیزادە لە تاران پێکەوە بوون دوای کاک ناسر ڕۆشت بۆ تۆمارکردنی ئەم گۆرانیە کچێکی مناڵی لەگەڵ بوو یەکیان 2 ساڵ بوو دڵنیا بوو بەڵێ لێ لە بیرمە ئەشە پێکەوە بووین یادێکی خۆش بوو ئەگەر لەبەر کامرایی تەلڤیزیۆن نەبوو لەوانە بگریابان بەڵام با بمێنێت بۆ دوای تەنایی پرۆگرامەکە نۆستالژی و غەمی غوربەتێکی یەکجار خۆشەویست بوو ئەم شەوە یادی 25 ساڵ تێپەڕبوون بەسەر کوچی دوایی نەمر حەسەن زیرەک